یەکێتی و پارتی ئەو دوو هێزەی لە شوێنەیەیدا دەست لە ملانەی یەکن و لە کاتی بانگەشە و هەڵبژاردنیشدا بە قسەی زبر و هێرشکنە سەر یەک چاوی خەڵک دەخەنە سەر خۆیان و دەیانەوێت سەرنجی دەنگدەر لەسەر لانەکانی دیکە لابەرن و چاوەکان بخەنە سەر خۆیان. دەوترێت ئەمانە سیناریۆیەکن لە هەموو هەڵبژاردنێکدا ئەم دوو حیزبە دووبارەی دەکەنەوە. هەر لە بنەڕەتەوە بەڵێ ئەم دوو حیزبە ناکۆکن لەگەڵ یەکتریە، بەڵام بەرژەوەندیەکان وای لێکردوون کۆی کردوونەتەوە. بەرژەوەندیەکانیش تەبعاً نە بەرژەوەندی نیشتیمانیە نە بەرژەوەندی خەڵک و گەل و نیشتیمانە، بەرژەوەندی حیزبی و پارە و سەرۆت و سامانێکە کە وەکو کێک یەگێتە بەردەستیان لە بینی خۆیان ناوەکو برابەش دابەشیەکەن. ئەوە لەلایەک لەلایەکی تریشەوە لە کاتی هەڵبژاردنە زۆرتر ئەم ناکۆچیە بە ئەنقەستون ئەکەنەوە لەگەڵ یەکتریە بۆ ئەوەی خەڵکی پێی وابێ کە ئیتر بەڕاستی ئەم دوو حیزبە دوو حیزبی زۆر لە یەک جیان زۆر دژی یەکن، هەریەکەیان بەدیلی ئەوەی ترە، بەڵام لە کۆتاییە هەردووشان یەکشتن، لە کۆتاییە هەردووشان ئەبنەوە بە یەک حیزب و یەک دەسەڵات پێگەهێن و یەک ئەگرن لەسەر ئەوەی کە قوتی ئەم خەڵکە ژیانی ئەم خەڵکە بکەن بە قوربانی بەرژەوەندیە تەسکەکانی حیزبی و بنەماڵەی خۆیان. دەوترێت یەکێتی و پارتی دوو ڕوویدراوێکن و پەیوەندیەکانیان تەنها لە ڕاگەیاندنەکانەوە خراپ نیشانی خەڵک دەدەن و بەرژەوەندیەکانیان لەسەر و خەڵک و دەنگدەرەوە بووە. دوو هێزن هێشتا لە حکومەتێکی ماوە بە سەرچوو کورسیان بە تەنیژەکەوەیە، بەڵام هەر لە ناو کۆبوونەوەکاندا لە فەیسبووکەکانیانەوە پەلەماری یەکدی دەدەن. دەبێ خەڵک لە وشیار بێتەوە کە بزانن ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە هەردوو حیزبی حکومڕان کە بەردەوام لە بابەتی حکومڕانی و لە بابەتی دابشکردنی وەزارەتەکان و لە بابەتی تەشکیلکردنی چۆنەڵێ حکوومەتدا ئەوان وەکو یەکتری بەشدارن، ئەویان بەرپرسە، ئەویان جێگرە، ئەویان وەزارەتێکی هەیە، ئەویان بە جۆرێکی تر بە ستایلێکی تر حکومڕانی دەکا. بۆیە ئەمان دەیانەوێت بە جۆرێک جۆرەکان چاوی خەڵک بە جۆرێکەکان دوور بخەنەوە لە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تر کە دژ بە دەسەڵات دەدوێن بە دژ بە دەسەڵات قساکەن. ئەمە تەنها نمایشێکە و هیچی تر خەڵکی لە وشیار بۆتەوە بابەتی بەرکەوتن و چۆنەڵی سەنگەر لە یەکگرتن تەنها نمایشێکە و هیچی تر دەبێ خەڵکی لەوە وشیارتر بێکە ئەمانەت تەنها مەسلحەت و بەرژەوەندی ژێربەژێریان لە بین یەکتریا هەیە بۆ دەستکەوتی خۆیان. لە کاتی بانگەشەدا یەکێتی و پارتی لێدوانەکانیان دژ بە یەک تون دەکەن، بەڵام لە ڕاستیدا ئەم دوو هێزە هەر ئەوانن کە 33 ساڵە بە هاوبەشی دەیخۆن و خەڵکیان خەڵەتاندووە و خێر و بێری ئەم هەرێمەیان بۆ دوو بەشی یەکسان یان کەمێک زیاد و کەم دابەش کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.